لە چوارچەوەی چالاکیەکانی ڕۆژی جیهانی ژینگە لە ناوچەی شارباژەر ڕێنمایی و دانانی تابلۆی ژینگەی لەلایەن ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانەوە دانرا و دواتر هەڵمەتی پاکڕاکردنی قەزاکە لەلایەن ژینگە پارێز و هاوڵاتیانەوە ئەنجامدا. دەستخۆشی لە مناڵپارێزی کوردستانەکەم، دەستخۆشی لەو مامۆسایانی بەڕێزی کازیواکەم کە لە ئێستادا هەڵساون بە سازکردنی ئەم ڕاستیمە بە بۆنەی ڕۆژی پێنجی ژینگەی جیهانەوە. و لە هەمان کاتە دەستخۆشی لە مامۆسایانەکەم کە ئەم مناڵە چاوگەشانیان پەروەردە کردووە کە بەو ڕۆحیەتەوە بیر بکەنەوانێک کە چۆن بتوانن ژینگە بپارێزن. پێنجی شەشی هەموو ساڵێک لە جیهاندا چالاکی تایبەت ڕێکدەخرێت و دروشمی چالاکی ژینگەی ئەم ساڵش بە هەمووان لەگەڵ سروشدا بین. ئەوەی لای ژینگە دۆستانی باشووری کوردستان گرنگە هەمووان پارێزگاری بکەین لە ژینگەکەمان بۆ بنیادنانی ژینگەیەکی تەندروست بۆ ئێستا و ئایندا. ئەحمەد ئیسماعیل، گەلی کوردستان، سلێمانی.